وەکو کێڵگەی کوردستان و وەکو ئەو جوتیارانەی چواردەورمان کە بە شەریکی چەند دۆنمێک زیاتر لە 6 دۆنم شووتی و 8 دۆنم کاڵکمان کرد بۆ ئەمساڵ و نەخۆشی ڕقە تەسیرێکی زۆری لە ناوچەکە و لە پارێزگای هەڵەبجە و لە دەشتی شارەزور بەگشتی گرت بەڕاستی زەرەرێکی زۆر بوو و داواکارین لە لایەنی پەیوەندیدار کە بێنە سەرخەت بۆ ئەم زەرەر و زیانانی کە جوتیاران بەعام کردویانە لە کێڵگەکانیانە بۆ ئەمساڵ. ئێمە زیاتر لە 6 دۆنم شووتیمان کردووە لەگەڵ کاک ڕێبین و کاک جەمال ئەوەی هاوکارم بوو لەم ئیشەدا و ئەم زەوی کە ئەیبینن لە پشتمانەوە ئیسا ئەمە 6 دۆنمە و ئێمە لەبەر سەرکەوتنی بەرهەمی ناوخۆ و لەبەر ئەوەی ئێمە سارد نەبینەوە لە ئیشەکەمان بەڕاستی دوای ئەوەی کۆتاییمان بەم بەرهەمی بەهارەیەنا ئێستا خەریکین وەکو ئەیبینن لە بەرچاوتانە زیاتر لە 50 دۆنمیکە بۆ موسیمی تازە ئەیچین بەشکم خواو کە ئەم زەرەر و زیانەی کە بەرمان کەوتووە لەوا تەعویزی بدرێتەوە و بە هاوکاری هەموو پسپۆڕان لەم بوارەدا. بۆ ئەم ساڵ حاڵەتێکی نەخۆشیمان هەیە کە زۆر بڵاوە لە ناو کێڵگەکانی شووتی لە سنووری هەڵەبجە و شارەزور و تۆنانێت وەزانی بڵێن زۆر بڵاوە لە مەنتیقەکانی کەشە دەرچووە بەڵام ئەوەی کە لێرە ئەم نەخۆشیەکی کە ڕوویە گەشە ئەکات لەسەر شووتی دوجارە بێتەوەی خراببوونی بەرهەمی شووتیەکە سەمەری شووتیەکە و ئەم حاڵەتە لە ئەم ساڵە زیاتر بڵاوە بە حکمی ئەوەی ئەم ساڵ زیاتری جوتیاران دەنگی دانەوەیکیە بووە مەساحەی چاندنی شووتی لە مەنتیقەکەیە لەم ساڵا زیاترە و ئەم نەخۆشیە لەلایەن مهندسی زراعی کەسی شارەزا بەتوانێت بە ئاسانی تەشخیصی بکە و عیلاجی هەیە و لە کاتی و شوێنی خۆیان توانرێت بە ئاسانی کۆنتترۆل بکرێت دیارە ئەم ساڵ زەویەکی زۆر چێنراوە بە شووتی و هەندێک فەلاحمانەیە کە توانیوانە لە کاتی خۆیان و لە وەختی خۆیان ئەو خڕکەرەی کە پێویستە بۆ قەڵاچۆکردنی ئەو نەخۆشیە بەکار بێنرێ کردویانە ئەنجامێکی باش و نەتیجێکی باشی یاوە بەدەستەوە و نسبەی خەسارەیان زۆر کەمە بەڵام بە بەراورد بە هەندێک فەلاحیکە کە بە شێوەیەکی تەقلیدی کۆن زەرعیان چاندووە کە ویش تەنها بەکارهێنانی چەند سەمادێکە و پاشان تۆکە دانی و بەکارهێنانی چەند سەمادێک و دواتر سەمەرێک بدا بەدەستەوە بەڵام لە ئێستاە بەعام شێوازی چاندنی سەرجەم سەمەرەکان ئاسان نییە بۆ چونکە کۆمەڵی نەخۆشیمانەیە لە ساڵانی زوا بە شێوەیەکی بەتیء لەسەر خۆ دەرکەوتو بێ یاخۆزی بە شێوەیەکی کەم بێ بەڵام لە ئەم ساڵانەیە زۆر بە چالاکترە و بەقوترە و قڕکەری تایبەت بەخۆی نەبێت چارەسەری ناکە ناتوانرێت دەرمانێکی کە ڕووی عامی بۆ بەکاربێنرێ و بتوانرێ ئیسفادەی لێ بکە پێویستەکە ئەو قڕکەرەی ئەو دەرمانێکە بۆی بەکارێنرێ خاص تایبەت پێ بە و نەخۆشیە بۆی بتوانانی ئەنجامێکی باش و نەتیجەیەکی باشی باتی بەخۆی نەخۆشیەکە لە ئەنجامی پەرزبوونەوەی پلەی گەرمی و ڕادەی شوێ دروستە بێ لەسەر کێڵگەکانی شووتی و تەبیعی ئەم نەخۆشیە لەسەر بە ئاسانیە ناسرێتەوە لەسەر گەڵا پاشانە گوازرێتەوە بۆ سەر قەد لە قۆناقیەکەما شەقبوون لەسەر قەد دروستە بێ کە ئەم گەشتە حاڵەتە جوتیار بە ئاسانی ناسێتەوە توانێت کۆنتترۆڵی کە ئەم حاڵەتە عادەتەن لە پێش بە زۆری لە پێش هەڵپێچانی بەرەم و دروستبوونی سەمەرەوە دروستە بێ بەڵام لە حاڵەتی دووەمان لەو کاتەیە کە لە سەروی 5-6 کیلۆیەوە عادەتەن دەرەچێت لەم کاتەیە ئەگەر جوتیار زۆر شارەزا نەبێ یاخود ئەو کەسێک کە ئیشرافی بووە کە سەرپەرشتی بووە کە زۆر شارەزا نەبێ لە کۆنتترۆلی دەرەچێت بۆ چونکە ئەگەر نەتوانرێت لە ماوەی 3 بۆ 4 ڕۆژە تا 5 ڕۆژ چارەسەری بکرێەوە بە تەواتی سەرجەم زەویەکەی گرێتەوە لە کاتێکە لە شەوێکەوە بۆ شەوێکی کە ڕێژی سورعەتەکەی زۆر بە خێرایی زیادەکە ئەو کە ڕۆ بڵاو بێتەوە لە ناو حەقلەکەیە بەڵام ئەگەر هاتوو قڕکەری پێویستی بۆ بەکارهێنا دەم و دەستەی وەسیێنێ بێەوەی هیچ زیانێکی ئەوتوی هەبێ لەسەر بەرهەمەکە